سڵاو لەگلایەک هیوادارم باش بن. چەندانە مەسێجم گرت لە مناڵەکانە و کەسانەوە کارم بۆکەم بۆیان ناردم. زۆربەی سوالەکان لەوەیە کە چۆن دەتوانن پارە پیاکەن و چۆن دەتوانن ئەگەر پارە بن چۆن دەتوانن پوڵ دەربێنن. ئەوەڵەن لە فیلمی کۆتا دروستکردن قەرار نییە و پوڵ دەربێنن، قەرارە فێر بن. وەگەوەی دانیشتوێک بڕوا بۆ مەسەلەن بێتە پزیشک و بیەوێت لەو 15 ساڵەوە دەرسە خوێنە هەر لە ئیبتیدای ڕێگەوە بتوانێت پوڵی پێ دەربێنە. نا تۆ بێ 15 ساڵ دەرس خوێنی دو ئەتوانی مەتەبێ باسکەی و بتوانی منبەی دەرامەدێکت بێ. کاری فیلمسازیش بۆ منبع دەرامەد نییە، ئەتوانێ ببێ وەلی نابێ هەدەفیەوە ببێ، هەدەفە بێ فێربوون بێت. ئەمەش بڵم لە بدایەتی قسەکانما کە ئەمە وەرکشاپێکی کلاسیک نییە کە لە زانکۆیەک یا لە دانشگایەک تەدریس بکرێ. ئەمە گەپێکی دۆستانەیە، گفتوگویەکی زۆر دۆستانەیە و زۆرتر بە خاتیەوەی کە هەندێک شتم لە دەستدا و زۆر خەفە دەخۆم ئەگەر کە خۆزگە کەسێکم وایە پێمی بکوتایە کە ئەگەر ئەمەم بکردایە ئەم شاید مەسیرە ڕێگە غەڵەتەم ناچوو، زووتر گەیشتم بە شتای کە لازم بوو پێی بگەم. نووسیم کە بۆ فیلمەکانتان لە سوژەی سادە لە مۆزوعاتی سادە کەڵوەربگرن. مۆزوعی سادە لەگەڵ خۆی لۆکیشنی سادە پیاکەن، مامۆستایەک و مەدرسەیەک، مەلایەک و مزگەوتێ، خەیاتێک و دوکانەکەی، شتی خیاڵی و شتی گەورە و ئەوانە منووسن کە نەتوانن بیخەنە بەر کامێراکەتان. پێویست ناکە بۆ فیلمەیە کەمەکتان کامێرای گەورە بەرن، لایتی گەورە بەرن، بە دووربینێکی چکۆلا توانن بە مۆبایلەکەتان بڕۆن چوا پێشدان ئاوەڵەکەی کارکەن، تەجروبەکەن. بە مۆبایل زۆر ڕاحەت دەتوانی دووربین حرەکەت بێ. بڕۆ داستانێکی سادە انتخاب بکە لەگەڵ قارەمانەکە، لەگەڵ پاڵەوانەکەت، ئەگەر خەیاتێکە، ئەگەر مەلایەکە، ئەگەر معلیمێکە، لەگەڵی وەختدانە نیوەی چیرۆکەکە دەبێت لەو وەربگری. مەسەن لەسەر خەیاتی فیلم دروستەکەی تۆ شتێ بنووسە وەلی بڕۆ لەگەڵ خەیاتەکە ئینتەرویو لەگەڵی بکە، مقابلە بکە لەگەڵی، شاید ئەو شتێکت پێ بڵێ کە قەبلتر تۆ نەتبیستوێت. لەو حەدە بێ کە تۆ بتوانی فیلمە مۆزوعی فیلمەکەت حتا ئاوەسکەی کە بەسەر منە هاتووە. من لە وەسەتی فیلمبەرداری مەسیری داستانەکەم گۆڕیوە وەک فیلمی کاتێ بۆ مەسیەس بکەن. ئاماتۆرەکان ئەمە بهترین ڕێگە بەخاطر بتوانین مۆزوعاتی سادەی باش پیاکەی هەڵگەڕەوە بە دۆرانی مناڵیت، هەڵگەڕەوە لەگەڵ دایکت، باوکت، خوشک و برا و پور و پورزا و تایفت قسە بکە، لەمانە کەڵکیان لێ وەربگرە. مۆزوعێک انتخاب بکە کە بتوانی بیگێڕیتەوە. من هەمیشە لە فیلمە کورتەکانم حتا لە یەک دوو دانە فیلمە درێژەکانم نەمەنووسی بازیگەرەکان، ئەمنووسی ژیان لەگەڵ ئەم کەسانیانی من ئەچوم زندگیم دووبارە دروست ئەکردەوە لە بەر دووربینەکەم. یعنی ئێوە وەرن قەتعی لە زندگی دەریبێنن لە دەروبەرەکەتان، لە خۆتان، لە مناڵیتان و بێن لە ناو فیلمەکەتان. تەجروبە لەگەڵ بازیگەری حرفەیش زۆر مهمە، بەڵام نەبۆ مەرحەلە لە مەراحلی بعد. بازیگەری ڕەفیقتێکە تاچین کەوانە زۆر باشن، تاچەکان زۆر بنیامای باسەوادن، لە ئەوانی بێن لە ناو فیلمەکەن و ئەبێ حتمە ڕۆژێک تەجروبەکەن کە بتوان لەگەڵ بنیامای حرفەیش کارکەن کە بۆ ڕۆژێکی داهات و 10 ساڵی تر لە پرۆسەیەکی حرفەی ترەگەر کارتان کرد و مەجبور بوون بازیگەری حرفەی پیاکەن و کارکەن لەگەڵی بەخاتی مارکتە، بەخاتی زۆشتی ترا بتوانن لەگەڵ ئەوانیش تەجروبەکەن. سناریۆکەتان سەفحە بە سەفحە وەختێکە ئەینووسن، وەختێکە ریسەرچەکەن و تحقیقەکەن لەسەر مۆزوعەکەتان. مەسەن مەلای مزگەوتێک بڕۆن ناو مزگەوتەکە دانیشی ساعتها دانیشە بزانن لە مزگەوت چێ اتفاقێکەکەوێ، لەگەڵ مەلاکە قسەکەن و مۆزوعەکەتان بڵن، بزانم ئەوان چیەڵن بە تۆ. حتمما لەگەڵ ڕفیقێکی ڕەوان پزیشکیشت داستانەکانی تاریفکە، لە ئیستێوە فێر بە بۆ هەر شتێک زۆر بە دقت بڕۆیتە پێش، زۆر هێواش بڕۆیتە پێش، وەک کیسەڵێک حرەکەتکە، عەجەلە مەکە. لە ناو مەسیری کارەکەتان خۆت ئازاری مەکەن، خۆتان ڕەنج مێن. هەمووی ئەم کارانە ئێماکەن کە لذت بەرین و فەلسەفەی ژیان و فەلسەفەی ئیشکردن لە سینەما بۆ من ئیسە لذەتە. بەداخەوە قەت من لذەتم نەبن لە کارەکەم، لە ژیان و لە ژیانی فیلمسازیم. ئێوەم کارە مەکەن، یەکجار ژیانەکەن بەڵی دروست بێ ژیان بکەین، لذت بەرین. جەماعەتە بە شتێکی تر لذت دەبەرین، جەماعەتێ بە فوتباڵە، جەماعەتێ بە مەلەکردنە، جەماعەتێ بە وەرەخکردنە. ئێمە ئارتیست، ئێمە بەکاری هونەری ئەبێ لذەتی لێبەرن، کوشتی ناگرین.
زۆران بازی نییە لەزەتی لێبەر دنیا ناتوانین بگۆڕین ئێمە توانین تاسیری زۆر چکۆلە دانێن پس بۆ تاسیری چکۆلە وەرە چکۆلە بڕۆ پێش ئارام حرەکەتکە لەسەر هەر قەرارێکن لەسەر هەر ریسەرچێکن لە هەر مەقتەیەکی کاری تۆ بێ لەزەت بەری کامێراکەت هەڵگە فۆتۆگری حتمما بسەکە بە موزیکێک فۆتۆکانت بگرە وەرە لە ماڵت مشایکە وا بزانە گەورەترین کاری دنیا تۆیەکەی بە ذهنت کایە بکە گەورەترین کارهای دنیا تۆیەکەی بهترین فیلمی دنیا تۆ دروستەکەی با دیگەران پێ بڵێن باشە تۆ بە خۆت بڵێ باشە هەروەنە بڕۆ پێشە لەگەڵ خۆت کایەکە بڕۆ پێش و ئەزانی لە دڵیشەوە کە تۆ خەریکی فێر دەبی لەگەڵ یەکتر کوتم تیم دروستکەن تۆ فیلمبەرداری ڕفیقەکەت بە ئەو بێتە فیلمبەرداری تۆ ببە ئاسیستانی ئەوژە بێتە ئاسیستانی ئەو فیلمی یەکتر مونتاژکەن لە فیلمی یەکتر کایەکەن گەورەترین شتێک کە منی فێرکرد لە سینەما ئاسیستانی بوو یعنی دەستیار کارگەردانی بوو ئیستێژ ئەگەر بانگم بکەن کە دەستیار کارگەردانی بکەم بۆ فیلمسازهای حرفەیی کە حەزیان لێ یەکەم بە کەللەوە ئاچم دەستیار کارگەردانی یەکەم چون نە لەوان لە تیمەکە فێرە بم لەناو محیتەکە زۆر شت فێرە بم لە مۆردی بازیگەر و لنزیش قسەکەم کە بازیگەر بە منیان گوو کە بازیگەر بۆ بێ لنز بناسێ مکتمەری بازیگەر ئەبێ بە شناختەوە بێ زۆربەی بازیگەرەکانی وە فیلمسازهای سینەمای ئیمڕۆ ئێمە بە تایبەت سینەما کوردیەکانمان زۆر بێسەوادین ئێمە بێسەوادین ئێمە بوویە ڕیشەی تر کارمان بکردە بەم بۆنەوە بێواڵم ئێوە ڕیشەی کارکەن زۆر کتێب بخوێنن زۆر تحقیقکەن بازیگەرە بێ بناسێت ئەبێ بخوێنێت ئەبێ ڕەوانشناسی بزانێ بازیگەر کە بتوانێت شتێکی ئیزافە بێنێ بۆ فیلمەکە ئەگە کارگەردانەکە تێناگات تۆ وەرە شتێکی تێبگەێنە ئەبێ لێنز بناسێت بازیگەر گاڵتەی لەگەڵ نەکەنەگە کوتیان بڕۆ بەوێ بێستا لە فاستەی 20 متری بە لێنزێکی 250 بڕوا لەوێت خەریکی مۆبایلەکەی بە ئەڵێ ئەوە من دوورم لە کامێرا ئەرێ تۆ دووری وەری لێنزەکە 250 کلۆزاپێکی دەم و چاو نیشانەیە ئەبێ ئەو شمارانە باش بزانی وەگەرنە گاڵتەت پێکەن و بیتە جوک تابێت تۆ ئەبێ بچیت بە عکاسی شڕکەی ئاکتری محتەرەم ئەوە دێ بیبی بە ئاکتریس بە کتێب و عکاسی بە شڕکەیت ئەبێ بزانی لە فیلمسازی ئەگەر بزانی باشتر فیلمسازی و کارگەردانێکش دەگەر لە بازیگەری بزانێ زۆرتر ئەتوانێت کارگەردانێکی باش بێ تا ئەتوانن ئارتیست دۆمباڵکەن ئارتیستای هۆنەری لەناو ئینستاگرام و فەیسبوک ئارتیست ئەگەر دۆمباڵکەن بەیانی تاشەوە بێ ئەکس بخۆن نەقاشی بخۆن نوشتای کۆتا تاسیرگوزار شێر بخوێنن ئەمانە تەسیردانە لە تۆ ئەمانە ئەتوانێت قووەی خەلاقی تۆ قودرەتی خەلاقی تۆ قووەی خەلاقی تۆ تحریک کات لە بیرم دی ئەکسمەدی هەمیشە 10 دقیقە پێش ئەکسەکە و 10 دقیقە دوای ئەکسەکەم دی ئەو لەحزە چی قۆماوە ئەو کاتە کە مەسەڵ ئەکسە گیراوە نەقاشی کراوە پێش نەقاشی دوای نەقاشیەکە من بیرمە کردەوە شعر تەخەیل ساسترین ئۆنسەری ژیان بۆ من شعر بوو بە شێر وەرە تەخەیل کە بە شێر وەرە ئیدە پەردازی کە قاپەکانت بنووسە لەگەڵ ئەمانە ئەبێ عێشقبازی کەیت ئەمانە بە تۆ کۆمەکەکە ئستێش بەدەستی نایەنی بە قوربان تۆ کەمی کەم ئەم شتان ئەگەر بیکەی 5-6 ساڵ 10 ساڵ دوای ئەوە تۆ توانی بەهرەی لێ بگری ئەوەڵین کارێکیش کەیکەن ئیستێ دەفتەر بکڕن ساڵنامە دەفتەری ساڵانە بگرن ڕۆژ بە ڕۆژتان بنووسن چێتان دیوە چیتان دیوە دیالۆگێکی جوان کە بیستان کتێبێکی جوان کە خوێنتان ئەم دوو جملە جوانی تیا بوو ئەم ئەکسە باشە تیا بوو ئەمانە سەیفکە لەناو کامپیوتەرەکەت ئەکسە باشەکان بەیانی تاشە خۆت خەریکە ناوم کارە خۆت بخۆ مەلە لەناو ئاوا بە عشقت مەلەوانی بڕۆ لەناو ئەم دەریای سینەما و هونەر بەیانی تاشە مەلەوانی کە بەیانی تاشە بێ خۆت تەڕکەی لە ئەوەڵی کاری شەواگەر دەستان کرد بە کار ناومید نەبن مەڵەن ئەخ ئێمە بێستێدادین ئێمە هیچ نازانین نا اتفاقا ئێوە زۆر باشتر لە من و دیگەران نەزانن هەموو ئینسانێک بە یەک ئەندازە جەوهرێک ئاڵتونێک زێڕێکیە لە ناو وجودیە هەندێک کەس پایی ناکات هەندێک کەس زوو پایەکە هەندێک کەس بە شانس تۆزە درەنگتر پایەکات هەندێک کەس هەر پایی ناکات و ئەمرێ لەم دنیا بەڵام هەمومان هەمانەوە تۆ بێ پایەکەی چۆنە بێ پایەکە بێ کاری بۆ بکەی بە فسەفس نابێ دانیشی لە ماڵ بزانێک بەم فیلمێک دنیا بگرین ئەمە نەبوو بعدی ئەوەندە بڕۆ کە بتوانی پێ بگەی وەلی لەم مەسیرە لەم شەڕکردنە بێ حتاوەش لەزەتی تیا بێت لذتی تیانیە ئەبێ بەری بێم کارە لذت بەرە شەڕیش بکەن لەگەڵی حتا شەڕەکە دەبێت بە لذتەوە بێ بە لذتەوە ئەم مەوانە دنبالکە ڕەدیکە لە خۆی
تا توانم محتاج بن محتاج و تینو دریوزەگەر گدا سوالکەری نەمە سوالکەری چین چیرۆک بیرۆکە لوکیشن فۆتۆ دیتنی نەقاشی ئێمە ناوی خۆمانەڵێن سوالکەری ئەم شتانە ئەبێ سوالکەین بپرسین بەیانی تاشۆ بێ بپرسیتەوە دەغیلەیەکی کاسێکی گەورە تێبێ کۆی بکەی و نانی تۆ ئەمەیە و ئەمە نەبۆ ئیمڕۆتە بۆ 15-20 ساڵ 30 ساڵی تر دەکە بتوانی لێی تەغزیە بکەی وەک مێلوورە ئەم تیکە وردە جەمەکەیتەوە بۆ ساڵهای داهاتووت لە هیچ شتێک نابێ ڕەتبی لێ بگزەری پەلەیش مەکە بە ئارامش هەموو شتێک بەدەستێت پێم گوتی احتیاج زۆر بە تۆ کۆمەکەکە بە ئیشەکە دەست بکە حتا احتیاج بە نانی ڕۆژت هەرچی محتاجتر بی تۆ زیاترش بۆی شەڕەکەی احتیاج وای لێکردم کە لە پێ نەوێستم ئەگە محتاج نەبووە بەرمەدا لە سینەما زۆر تەنەفرم بوو عاشقیشی نەبووم ئێستش عاشقی نیم وەلی ئەمتوانی بە لەزەتەوە لەگەڵی بڕۆم و عاشقی بم چون ئەمە بەسەرم هات ئەمە بەسەر توانێت بەم بۆنەوە ئەم گەپانە دانم بۆتان قساکەم کە من ئەبوویا بە عشقەوە لەگەڵ سینەما بچوومایە پێش بە لەزەتەوە ئەبوویا لەگەڵیا بوو بچوومایە پێش گوێچکەمێ بە هیچ شتێک گوێچکەمەیە کاری خۆت بکە ئەزانی کاری دروستەکەی ئیدامە بە ئەزانی وەختت بە هەدەر ناچێ وەختێکی کارەکەی تۆ ڕێگەکە دروستە بە ڕۆژێکیش نازانی بە ساڵێکیش نازانی بە 2 ساڵ نازانی تۆ ئەمە کوڕێکی بەئەستێدادی یا کچێکی بەئەستێدادی سەبری بۆ بکە سەبر نیشانە ئەڵێ زەمان نیشانە سەبر کە بلی هەر ڕۆژ ئەبێ فێربی نیو سەعات ئاخر شەو 20 دقیقە بیرۆ کە 24 ساعتی گوزەشت چیت ئیزافە کردوە بەخۆت ئەگەر دیت بەقی نیو ساعت ئیزافە کراوە بە تۆ بنیانێکی بەرگە بەرەندە بە تۆیە تۆ هەر ڕۆژ بەخۆت شتێ ئیزافەکە ساڵەکەت کە تاو بوو تمشاکە چیت کردووە زبان فێربووم ئەکاسی فێربووم نەقاشی فێربووم ساڵی تر چیم کردووە ئەمە کردووە هەمووی دایکوتە بینوسە بۆ سەیفی کە عەکسەکانت سەیف کە بیرۆکەکانیشت بنووسە عەکسی لێ بگرە بخەنەوە خزنی کە لەناو کامپیوتەرەکەت ئەمانە دوای بەکەڵکت دێ بڵێ چی لێ بکەمانە نەویستەیەکی بەری بیکە لە زێنت دایانە حتا لە بیرت چۆ دووبارە هەر ساڵ وەرە تمشایەکی بکە هەر ساڵ وەرە نۆرۆز 4 ڕۆژی تەعتیلەکەت وەرە تمشا و کارانە بکەوە و ساڵە کردوتە شتێکم نییە پێتان بڵم تا جەلسەی داهاتوو زۆر سپاس